باتەوەری دوم درێژە بە بەرنامەی بەیانی باش کوردستاندا دەدەین کە بڕکەی تەندروستیمان بۆ ئامادەکردە باز لە نەخۆشیەکانی گورچی لە دەکەین دیارترین نەخۆشیانەکەمانن کە تاکێک تووشی دەبێت بەبێت تەمەنە جۆر بە جۆرەکان جیاوازی بخۆیانەوە دەبینێت لە هەمان کاتدا باز لە هەوکردنی گورچی لە دەکەین باز لە بەردی گورچی لەش دەکەین و بێگومان باز سیستەمی خۆراکی سیستەمی لایفستایلی ئەو کەسە یا سیستەمی ژیانی ئەم کەسە تا چەند پێویستە بە توشبوون بە نەخۆشیێکی دیاریکراوی گورچی لە بێگومان من وردەکاری زیاتری ئەم بابەتە بۆ ئێوە دەخەمەڕۆ ئەیش با میوانجاری دکتۆر فات کەریم کە پسپۆری نەخۆشیەکانی گورچی لەگەڵمان دەبێت و زانیاری زیاتر سەبارەت بەم بابەتە بۆ ئێمە دەخاتەڕۆ. بەیانی باش دکتۆر سپاس بۆی لە تەوەری دوین بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشداری ئێمە کە ئەمڕۆ تەرخانمان کردو بە نەخۆشیەکانی گورچی لە بەڵام لە سەرتادا با باسێک لە ئەرکی گورچی لە بکەین چ گرنگێکی بۆ ئەندامی جەستی ئەو تاکەی و ئەرکەکانی لە خۆیدا چی دەبینێتەوە. بەیانی ئێوەش باش پێش هەموو شتێ مەفروضەوە بزانین پێویستە ئەوە بزانی کە گورچی لە دوو دانەیە و هەریەکان ئیشی خۆی هەیە و لایەنێکەم یەک دانە پێویستە بۆی کە ئیشی ئەم کە یانی جەستی نەخۆشەکە جەستی کەسەکە بەڕێوە بەرێ. ئیشی گورچیلە بە شێوەیەک بە شکلێکی عام ئەتوانین لە سێشتا ببینینەوە لەوانەیە کە فیلتەرێشن ینی فیلتەری ئەو خوێناکە کە ئاچێتە گورچیلەکان بۆ زیاترکردنە دەرەوەی مەوادی پاشەڕۆ ئەمە لەلایەک لەلایەکی تر زیادکردنە دەرەوەی ئاوی زیادە لە لەش کە ینی ئەویش پێویستە بکرێتە دەرەوە و هەنێ جاریش ئەتوانین بڵێن ئیشێکتر دروست دەکات کە ئەویش هۆرمۆناتە بۆ هۆرمۆناتە کە ئەویش پێویستە بۆ نەخۆشەکە. باشە دکتۆر فەرهاد دەکرێت بڵێن ئەو نەخۆشیانە کامانن یاخود کامیان دیارترینە کە دووچاری گورچیلەکان دەبێتەوە بە پێی تەمەنە جۆر بە جۆرەکان. بە نەخۆشی زۆر هەیە کە یعنی دووچاری گورچیلەکان دەبێتەوە و خۆی تەمەنی ڕاستە هۆکارێکە بۆ ئەوە. طبعا ئەو نەخۆشیانەی کە یعنی ئەتوانین باسی ئەو بکەین کە بڵێن هۆکارەکانی دروستبوونی نەخۆشیەکانی گورچیلە لە پێشدا بۆ نمونەوانەی کە شەکرەیان هەیە کە ئەمەش تەسیل لەسەر ئیشی گورچیلەکە یا ئەوانەی کە زەختیان هەیە زەختیش بۆ خۆی مۆزوعێکە بۆ ئەوەی کە تەسیل لەسەر ئیشی گورچیلەکان بکە و گورچیلەکان بەرەو خراپبوون بەرێ و هەروە هۆکاری تر هەیە بۆ ئەوانە وەکو ئەڵێن زیادبوونی تەمەن ئەویش بۆ خۆی مۆزوعەکە تا بڵێن وەڵاوە لە گورچیلەکانەکە کە گورچیلەکان تێک ئەدا. پاشان ئەو ڕێڕەوی بیستکردن بە خۆی مۆزوعەکە ئەویش کە هەم ئیشی گورچیلەکان تێک بدا و هەم هۆکار بێ بۆەوەی کە هەنێ حاڵەتی تر لە گورچیلە دروست بێ بۆ منەوەکو بڵێن ئەتوانین بڵێن بەری گورچیلە و تەسەبوونەوەی بۆری حالب و ئەمانی. بابینە سەر باسکردنی بەردی گورچیلە لەوانە بەشێکی زۆر هاوڵاتیان ئەم گرفتیان هەبێت ئایا بەردی گورچیلە لە تاکیدا چۆن دروست دەبێت یاخود ئەتوانین بڵێن چی هۆکارە بۆ دروستبوونی بەردی گورچیلە؟ هۆکاری زۆرمان هەیە بۆ دروستبوونی بەردی گورچیلە خۆی مەجموعەی هۆکار هەن لەوانە یعنی حرەکەی نەخۆشەکە جوڵەی نەخۆشەکە گە نەخۆش جوڵەی کەم بێ و سست بێ و نەجوڵێ ئەوە هۆکارە بێ بۆ دروستبوونی بەردی گورچیلە یان ئەوانەی کە ئاو کەم ئەخۆنەوە ئەوەش بۆ خۆی مۆزوعەکە یان ئەوانەی کە ویراسە حالەتی ویراسی زۆر تەسیر ئەکات لەسەر دروستبوونی بەردی گورچیلە و ئەو بەڵێ کاتەمە هۆکارەکانی بوو دەکرێت بڵێن نیشانەکان چین بۆ نە بەشێک ئێمە زۆر بەرچاومان کەوتووە کە بازەوە دەکات بەردی گورچیلە هەیە بەڵام ڕۆژانە بەدەست ئازارەوە ئەناڵێنێت کاتە دەکرێت بڵێن نیشانەکان خوان لە چیدا دەبینەوە. ئەوانەی کە بەردی گورچیلان هەیە ئەشێ نیشانەی هەبێ ئەشێ نیشانەی هەبێ نەخۆش هەیە بەردی گورچیلە هەیە گورچیلێ تەواو خراپ ئەبێ بەڵام هەست ڕۆژە لە ڕۆژان هەست بە هیچ ناڕەحەتیە ناکە. نەخۆشیشمان هەیە کە بەردی گورچیلەی هەیە ئەشێ ئازارێکی زۆر لە شوێنی لە گورچیلەکە دروست بێ و لە بەشی پشتەوەی دروست بێت و ئەمەش وا لە نەخۆشیەکە کە ناچاریکە وارسیکە بینێ ینی پەنابەرێتە بەر دکتۆر. و هەنێ جار کە گورچیلەکە خراپە بێ ئەشێ التیابات بە گورچیلەکە دروستکە و ئەمەش هەر لە مزافاتی ئەو حاڵەتەیە. کاتە دەکرێت بڵێن بەردی گورچیلە دەبێتە هۆکاری هەوکردنی گورچیلە ئەو تاکەش ئەمە چی زیانێکی دیکەی دەبێت بۆ ئەم تاکە هەم بەردی هەبێت و لە هەمان کاتداویش بکات؟ بەڵێ لە کاتێکا کە گورچیلە ئەگەر بەردی هەبێت طبعاً بێتە هۆی ڕاگررتنی ینی ئەو ڕێڕۆی میسکردنەکەی گورچیلە بە ئاوستێ بەڵێ لەو کاتە میسپەنگە خواتەوە و ئیلتیهابات دروست ئەکات و یعنی مش تەسیرەکاتە سەر ئیشی گورچیلەکەی بەڵێ ئیلتیهابات دەکات.
کە باز لە بەردی گورچیلە دەکرێت باز لە شوێن و قەبارەی جیاوازی بەردی گورچیلەش دەکرێت بۆ نەدەکرێت بڵێن قەبارەکانی چۆن قەبارەکانی تا چەند جیاوازی بەخۆیەوە دەبینێت ئایا لە گورچیلە شوێنەکانی بەپێی قەبارەکە جیاوازی بەخۆیەوە دەبینێت لە هەمان کاتدا بەڵێ طبعا بەردی گورچیلە شوێنی ئەم بەردە لە گورچیلەیە یعنی تاثیر لەسەر گورچیلەکە ئەکات ئەشێت بە گوێرەی شوێنی بەردەکە تاثیری باش تاثیری خراپ تا خراپتر بکات لەسەر گورچیلەکە هەتا ئەگەر لە بەشی خوارەوەی گورچیلەکە بێ کەمتر گورچیلە ناڕەحەت دەبێت لە وەسەتی گورچیلەیان لە بەشی سەرەوە طبعا ئازار بە گورچیلە دروستەکە یا لە حوزی گورچیلە بێ و ڕێڕەوی میزکردن بکرێت بەڵێ ئەمیش گورچیلەکە ئاوسێنێت و ئەبێتە هۆی ئەوەی کە گورچیلەکە بەرەو خراپتر بچێت یان هەنێ جار بەرد ئەگەر بچووک بێ لە حەدی خۆی دابەزێتە بۆری حالبوو ئەمەش هەر ئازار دروستەکە و هەمیش گورچیلە ئەوسێنێ و التیاباتی لە گورچیلە دروستەکە و گورچیلە ناڕەحەتەکە تێکێدا حجمی بەردەکە بچووک بێ یان گەورە بەڵێ ئەویش تەسیری هەیە هەتا بچووکتر بێ باشترە بۆ ئەوەی توانای فرۆدانی هەبێت لەلایەن نەخۆشەکەەوە و هەتا گەورەتر بێت تەبەن ئەمە شتێکی باش نییە و ئەشەیە گورچیلەکە خراپ بکات. بەڵێ لە قسەکان تامەژت بە دابەزینی بەردەکە کرد بۆ بۆری حالب دەکرێت بڵین ئازارکی لێوێ بۆ تاکەکە زیاتر دەبێت لە هەمان کە دەگربێت و بەردەکە جیاوازی لە قەبارەی زۆر بێت دەکرێت دابەزین بەخۆی ببینێت لە بۆری حالب خۆی ئەتوانین بڵین ئەحتما دەکاتە سەر ئەوەی کە بەری حالب چەند فراوانە و حەجمی بەردەکەشتانە ئەگەر بەردەکە دابەزێ بڵێ بە گوێرەی شوێنی بەردەکە ئازار لە نەخۆشەکە دروستەکە لە بەشی سەرەوە یا بەشی خوارەوەی بۆ زگی و ئەگەر بەردەکە زۆر بچووک بێ بڵێ دائەبەزێت بە مەرجێک بچووکتر بێ لە بۆری حالبەکەی و ئەگەر گەورەتر بێت تەمان دانابەزێ ئەمەش هەر وەکوتمان هۆکارێکە بێ بۆەوەی کە گورچیلەکە خراپتر بکات. باش کەواتە دکتۆر سەبارەت بە توانای فرێدانی ئەم بەردەکە ئاماژە پێکرد یعنی ئەمەش دەبێت تەنها لە ڕێی زیشکۆ بێت بۆم نەبەشێک بازەوە دەکەن تۆ بەردی گورچیلەت هەیە بەردەوام ئاو خۆ بەردەوام شێلم خۆ ئەمانە باشتر دەبیت بەردی گورچیلەت فرە دەدرێت گەربێت و ئەمەمان بۆ ڕنکەیتەوە. باڵێ وەکوتمان ئەگەر ئەتماتی لەسەر بۆری حالب چەند فراوانە ئەگەر جار بووە نەخۆش هەبووە بەردی فرەدەوە ئەسڵن پێویستی بە دکتۆر نەبووە بۆ لە بەرەوەی بەردەکەی بچووک بووە و بۆری حالب فراوان بۆری میزمە بەستم بۆری میزی فراوان بۆ بەردەکەی بچووک بووە بەڵام هەندێک جار بەردەکە گەورەترە لە بۆری حالب یاخود بۆری حالب خۆی تەسکترە لەم کاتە پێویستە پەنابەرێتە بەر دکتۆر بۆ وەرگرتنی عیلاجی پێویست بۆ و مەبەستە و بۆ ئەمەش مەفرۆزە نەخۆش یعنی زیاتر ئاو بخوات لە کاتێکا کە ئازاری بۆ دروست بوو تا ینی ئەمیش هۆکارێک بێت بۆ فرەدانی بەردەکە بە بێەوەی بچێتە لای دکتۆر ئەگەر لە حاڵەتەکە پێویست نەکات بچێتە لای دکتۆر و دوای ئەوەش ئەگەر هەر ئازاری هەبوو تا یەک دوو ڕۆژێک یان بگرە زیاتر پێویستە لەو کاتیا بچێتە لای دکتۆر و چارەسەری پێویست وەرگرێبەوە. باشە دکتۆر ئەوانەی کە بەردی گورچیلان هەیە دەکرێت بڵێن ئەو خۆراکانە کامانن کە پێویستە بە تاوەتی لی دوور بکەونەوە و لە هەمان کادا خۆراکانە کامانن کە وەکو زەڕوریەت دادەنرێت کە ئەوان بخۆن. بە قەنەعاتی من خۆی یعنی هیچ ئەگە بڵێ تەواوی دوورکەوێتەوە و هەرنەی خوات شتیوانی ینی بە شتێک نییە بەڵام عادەتەن ئەو خۆراکانەی کە پێویستە نەخۆش کەمتر بیخوا بە گوێری جۆری بەردەکەی پێویستە کەمی بکاتەوە نەک بە تەواوەتی وازی لە بێنێ و نەیخوات ئەویش ئەو خۆراکان زیاتر خۆراکە پرۆتینەکانە و یعنی مەفرۆزە نەخۆشەکە کەمی کاتەوەکو بقولیات چەرەزات وەکو گۆشتی سوور و جگەری حیوان و هێلکە شیرەمەنی ئەمانە مەفرۆزە لێی دوورکەوێتەوە و ینی کەمتر بەکاری بێنێتە ینی هۆکار نەبێ بۆ دروستبوونەوەی بەردی گورچیلەکەی. بەڵێ ئەی ئەو خۆراکانی کە پێویستە بخورێت ئەو خۆراکانی کە زیاتر پێویستە بخورێت زیاتر ئاو خواردنەوە زۆر مهمە پێویستە زیاتر لە حەدی خۆی ئاو بخواتەوە نەخۆش کە تا زیاتر هۆکار نەبێ بە دروستبوونی بەردەکە ئەمە یەک دوو سەوزەوات زۆر مهمە سەوزەوات زیاتر بخورێ وەزان ئەو خواردنانەی کە ئەو میوانەی کە زیاتر ئاودارن ینی ئاوی زۆرترە. بەڵێ کەواتە بۆم نە میوەکان کامانن کە لی دوور بکرێتەوە بۆم نەمزانێرەکەم بەرچاو بکات بازەوە دەکرێت ئەوانەی کە نەخۆشی گورچیلان هەیە و گەر بە دیاریکراویش باز لە بەردی گورچیلە بکەین پێویستە لە شووتی دوور بکەون لە هەمان کاتە و ئاوداریش ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە گەر بە تەواوەتی دوورش نەکرێتەوە پێویستە کەم بکرێتەوە.
پێویستە کەم بک بخۆی لە شووتی لە هەمان کاتەوە کۆڵی ئیسیفادەی هەیە لە هەمان کاتە زەرریشی هەیە زەرەکەی ئەوە لە دروستبوونی هەندێک مەوادی هەندێک پێکهاتی بەردە بەڵام ینی ئەگەر من لەوانەیە بڵم ئیسفادەکەی زیاترە بەوەی کە مودەڕیرە میزکردنی زیاد پێکا بە نەخۆشەکە لە حاڵەتێکە کە بەردەکە حڕوک بێت جوڵاو بێت بۆ ئەوەی بتوانێت فڕی بدات شووتی ینی پێکهاتەیەکی تایە کە ئەمیش یەک لە هۆکارەکانی دروستبوونی بەردە بەس هۆکارێکی ڕئیسی نییە لە دروستبوونی بەردە ئەوە ینی بەڵێ تەسیرەکە بەڵام بەکارهێنانی باشترە وەک لەوەی کە زەرەری زۆرتر بێت باشە ئەوانەی کە بەردی گورچیلان هەیە دەکرێت بڵین ڕەنگی میزیان لە هەمان کاتدا گۆڕانکاری بەسەردادێت مەرج نییە لە کاتێکا کە بەردەکە نەخۆش هەبوو ئەسڵان گورچیلەکەی خراپبوو بە تاسیری بەردەکە گورچلەکە هەر بە کەڵک نەماول ڕۆژە لە ڕۆژان ناستی بازار کردووە نەڕەنگی میزەکەشی تێکچووە لە کاتێکا کە بەرد ئەجوڵێ ئەشێ میزەکەی خوێناوی بکات ئەشێ میزەکەی وە ڕەنگی میزەکەی تێک بدات یان بەرەو سوورێکی کاڵ یان سوورێکی تێرتر بڕات و ئەو کاتە بڵێن ئەمە بەڵێ ئەشێ بەردی هەبێت بەڵام بوونی خوێنیش لە میزات ینی ناتوانین بڵێن تەواو هۆکارە بۆ دروستبوون کە بڵێن وەڵا نەخۆشەکە بەردی هەیە جاری وایە ڕەنگی می سوور ئەبێ بەڵام خۆ ئەسڵان گورچیلەشی نەخۆش نییە ئەسڵان بەردی گورچیلەشی نییە ئەشێ خۆراکێک بێ وای کرد بێ کە ڕەنگی میزەکەی سوور بێت باشە بەدەر لە بەردی گورچیلە گۆڕانی ڕەنگی میسیج بابەتێک ینی پێویست ناکاتەوە بە هەر نەخۆشیێکی گورچیلە یاخۆ دەکرێت بڵێن هۆکارێکی دیکە دوورە لە نەخۆشیێکی گورچیلەوە خۆی تێکچوونی ڕەنگی میز ڕەنگی ئەشێ ڕەنگی میزەکەی زەردێکی تێر بێت لە نەتیجەیەکە ما خواردنەوە ئەشێ ڕەنگی میزەکەی سوور بێت ئەشێ ڕەنگی میزەکەی سوور بێت لەبەر ئەوەی کە بۆ نمونە چاوەنەری خواردووە یان خۆراکێکی خواردووە کە بۆ نمونە دەرمانێکی خواردووە جاری وا هەیە هەندێک دەرمان هەیە کە ڕەنگی میز ئەگۆڕێ یاوەتە زەردێکی تێری ئەکا یاوەتە ڕەنگی میزەکەی سوورەکە زۆر جار نەخۆشیە دەڵێ دکتۆر من ڕەنگی میزەکەم سوور بووە بۆ لەبەرەوەی یەکێک لە حەبەکانی خواردووە بەڵام خۆی ئەوە ڕەنگی میزەکەی تێگەدا نەک گورچیلەکەی نەخۆش بێ بەڵێ با باسێک لە چارەسەرەکان بکەین بێگومان دوایژەینە سەر نەخۆشیێکی دیکەی گورچیلە چارەسەرەکان بۆ بەردی گورچیلە چییە؟ ئەو چارەسەریانی کە پێویستە خودی خۆی ئەوانی ئاماژۆ پێ کرد ئاو خواردنەوە و هەندێک لە بابەتەکانی دیکە بەگشتی خۆی لە چیدا دەبینێتەوە؟ چارەسەرەکانی بەردی گورچیلە ئەشێت نەخۆشەکەی احتمالی لەسەر خۆی بێ بۆ ئەوەی کە ئەمە بەردەوام متابعی خۆی بکات ئاو زۆر بخواتەوە خۆراکە سەوزەواتەکان زۆرتر بخوات شلەمەنی زیاتر بخوات هەرەکە جوڵەی خۆی زیاد بکات ستایلی خواردنی خۆی و ستایلی ینی ڕاضەکردن و جوڵە و وەرزش و ئەمانە زیاد بکات و ئەگەر کێشی زۆرە کێشی دابەزێنێت ئەگەر ینی بوونی حاڵەتی وراسی بۆ نمونە لە عیلێکە ڕێکەوەی 4-5 جێگان بەردی گورچیلان هەبێ ئەمانە بەردەوام ئاگای لە خۆی بێ متابعینی ناو بە ناو فحسی گورچیلە بکات سۆنەر بکات و ئەگەر لە حاڵەتێکە هەر بەردی گورچیلەی دروست کرد یعنی پێویستی بۆ کرد کە سەردانی دکتۆر کات ئەچێتە لای دکتۆر و دکتۆری بە گوێرەی پێویست عیلاجی ئەوەی بۆ ئەکات و ئەگەر لە حاڵەتێکە ئیتر ئەویش تەمان بە گوێرەی وەسی گورچیلەکەی و بەردەکەیە عیلاجەکانی بەڵێ بینە سەر بابەتێکی دیکە سەبارەت بە گرەی گورچیلە گرەی گورچیلە خۆی لە چیدا دەبینێتەوە لە هەمان کاتدا چیوا لە تاکێک دەکات تووشی ئەم حاڵەتە بێت گرەی گورچیلە گرێ مەبەست نەخۆشی شەرپەنجەکانە بەڵێ گرەی گورچیلە ئەشێت بەڵێ ئەشێت حاڵەتێکی ینی شێرپەنجەی بێت کە لە گورچیلەیە دروست ئەبێت ئەمیش ینی جۆری نەخۆشی شێرپەنجەمان هەیە کە گورچیلە دروستی ئەکات کە پێویستە بە زیاتر بە پێویستە بە تەمەنەوە زیاتر لە تەمەنی گەورەترا دروستە بێ ئەشێ لە مناڵیشا دروست بێ بەڵام زیاتر لە تەمەنی گەورە دروستە بێ و بۆ تەئسیر لەسەر گورچیلەکەەوە ئەشێت گورچیلە خراپ بکات باشە هۆکارەکانی چین لە هەمان کاتدا باز دەکرێت کە زیاتر پیاوان ئەگەریان هەیە تووشی ئەم حاڵەتە بێت ئەمە دروستە گەر بێت و پیاوان زیاتر بێت هۆکارەکەی بۆ چی دەگەڕێتەوە؟ بەڵێ خۆی هۆکار زۆرن بۆ ئەوە بەڵام هۆکارەکانی بە شێوەیەکی تەواو یعنی قەرار نادا لەسەرەوەی کە ئەمە هۆکاری تەواو بۆ دروستبوونی شێرپەنجە لە گورچیلەدا زیاتر پێویستە بە ئیش و کارەکەیەوە کە زۆر بەکارهێنانی ئەو ئیشەی کە ئەیکات و جگەرەگەشتن کە لەبەرەوەی لە نسبەیەکی زیاتر لە پیاوە هەیە و ئەو چوونە دەرەوە و جۆری ینی ئیشەکە قەراردا لەسەرەوەی کە زیاتر لەسەر پیاوە دروست بێ و هەر بوشە ینی ئەڵێن جینات ینی تەسیری هەیە لەسەرەوە بێنە سەر پاراستنی گورچیلە لە گرێ
پاراستنەکەی پێویستە چۆن بێت بۆ منە تاکێک جینەتیشان بەم جۆرە بێت هەوڵ بادووک پێشگرێک بەکاری بێنێت بۆی تووشیم حاڵەت هەنەبێت پێویستە چی بکات؟ پێویستە بەردەوام متابعی خۆی بکات ئەگەر یەکێک ینی کە ماڕست بێ بۆی کە تووشی گرەی گورچی لێ بێ ڕاستی ینی ئەمە شتێک نییە بەزە بێ متابعە بکات متابعی خۆی بکات لەو جۆرە حاڵەتانی کە بۆ نمونە ئەوانەی کە ئیشی بۆ یاخ و بۆ یاخچی و ئیش لەسەر موادی پلاستیکی و موادی ئەمانە ئەکەن مەفروض لەو ئەو حاڵەتانی ئەگەیان لە خۆیان بێ ئەوانەی کە جگەرەکێشن ئەوانەش کە مەفروض ئەگەیان لە خۆیان بێ جگەرەکێشان و ئەلکۆلیزم و ئەوانەی کە ئەوانە زیاتر بەکارێن ئەوانە زیاتر بێ زیاتر ئەگەیان لە خۆیان بێ و متابعی خۆیان بکەن و ئەوانەش کە پێشینیان هەیە بۆ دروستبوونی وەرەمی گورچیلە مەفروضە زیاتر ئەگەیان لە خۆیان بێ و چونکە ماڕزن بۆ ئەوە باشە گەشی لەشی پێویستێکی هەیە بەم بابەتەوە بەگری گورچیلە لە بەردەکەی ئاماژەمان پێکرد بەڵام لێرەشدا پێویستە پێوەی چۆن یانی واتە ئەوانەی کە کیشیان زیادە کیشی لەشیان زۆرە دەکرێت تووشی ئەم حاڵەتە ببێت یاخود هەر حاڵەتێکی دیکەی نەخۆشێکی دیکەی گورچیلە بەڵێ ئەمەش خۆی یەکێکە لە هۆکارەکان بەڵام ینی زۆر زەق نییە هۆکارێکی زۆر زەق نییە ئەویان بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر فەرهاد کەریم کە پسپۆڕی نەخۆشیەکانی گورچیلە سپاس بۆ زانیاریەکانت سپاس بۆ ئامادەبوونیتەوە